یەکەم جارە شارباژێر و چوارتە دەبێتە خاوەنی کۆلێژێکی زانستی بە ناوی کۆلێژی زانستە سروشتیەکان. کۆلێژێک ساڵانێکە یەکێکە لە داواکاریەکانی خەڵکی ناوچەکە. کۆلێژی زانستە سروشتیەکانی شارباژێر لە یەکەم ساڵی خوێندنیدا وەک هەنگاوی یەکەم بەشی ژینگەی کردووەتەوە و 28 خوێندکار کە بەشێکیان خەڵکی ناوچەکەن دەرفەتی خوێندنی باڵایان بۆ ڕەخساوە. ڕاگری کۆلێژەکە دەڵێت ئەمە خەونێکی دێرینی خەڵکی ناوچەکە بوو دوجار بەدی هات. ناوچێشی تێکۆشەر هەموو کاتێ لانکەی شۆڕش بووە، خەڵکەکەی پێویستی بە خزمەت هەیە، بێزگە لە بوارە زانستێکەش خزمەتێ بەم ناوچەیە گەێنە چکە لە بواری زانستی ژینگە و مەسەرن خاک و ئاو سامانە سروشتەکانە کۆڵێتەوە. کیمیای نەوت و کانزاکان ئەمانە بەرنامەمانە و بەشی مەسەرن لە داهاتوە مەواد بە کەرەسەی بیناسازی کۆمەڵی بەشی گرنگ لە ئارادا کە لە داهاتوە ئینشاڵڵا لە بەرنامەیەم کۆلێجە بیکاتەوە. یەکێکە لە دەستکەوتە گرنگەکان هەم بۆ وەزارەتی خوێندنی باڵا هەم بۆ زانکۆی سلێمانی. وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستیش وتی لە پلانماندایە هەنگاوی گەورەتر بنێن و لە ئایندەدا کۆلێژەکە فراوانتر بکەین. ئەم کۆلێژەمان کردەوە لە داهاتووە بتوانم بینەوە ئێرە دڵخۆش بین بۆی کە لێرە زانکۆیەکی ئارزبەرزی ناوخۆی و نیشتیمانی و ناوچەی و جیانیش لێرە ببینم. وەک هەنگاوێک بۆ سەرپێخستنی کۆلێژەکە و کۆی کۆلێژەکانی تری زانکۆی سلێمانی دەستگای مرۆیی مام ڕێکەوتن نامەیەکی لەگەڵ زانکۆکەدا واژۆ کرد. بەشێکی گرنگ لە کارەکانی ئێمە بابەتی دامی پرۆژەکان و دامی ئەفکاری تازە و دامی ئەو گەنجانن کە لە زانکۆ تەخەڕوجەکەن و دۆزینەوەی هەلی کار. ئەم کۆلێژی زانستە سروشتیەکان یەکێ لەوانەی ئامادەکردنی تاقیگەیەکی کۆمپیوتەر کە لەلایەن دەستگای مرۆیی مامەوە ئامادە کراوە. خۆشبەختانە ئێستا لە هەرێمی کوردستان کۆلێژی زانستە سروشتیەکانی شارباژێر سەر بە زانکۆی سلێمانیە و بە فەرمانی وەزیری خوێندنی باڵا بۆ ئەم ساڵی خوێندن بڕیاریکردنەوەی درا. مەریوان بڵا، کورسات نیوز، قەزای چوارتە.